چیرۆکی ئاماژە. نووسەر فەرڕۆق نەعمەتپوور. خەڵکی گەڕاک هەموو باسییان دەکرد. ئەسڵان لە هەموو شوێنێک و لە هەموو کاتێکدا باسیەو بوو. لە کاتی ژەمدا، لە دوکان، لە دانیشتنی ئێوارانی گەڕاک، لە کاتی نانکردنی سەر تەنوور، لە دوا قسەکانی پێشخەوتن و تەنانەت لە کاتی بەیانی باشیشدا. دەیانگوت دەزانی زۆر سەیرە. چەندەش بەڕاستی بەلایەنەوە سەیر بوو. یەک دەیگوت وەجاخیان کوێرە؟ ئەوی دی دەیگوت هەر ڕۆژێک بێت دەکەوێتە خوارەوە و کوا بکەوتایە خوارەوە. ئەو دایک و باوکە زەلیلە ڕزگاریان دەبوو. کوڕە خەریکە منداڵانی گەڕەکیش بەدکوو دەکا. شێت بووە. گەر وڵات ساحێبی هەبا بەرەو شێتخانە ڕایان دەگواست. بەڵام خەڵک چەندە لە قسەکانیاندا تووڕەبوون، ئەوەندەش لە دەروونەوەی جیرۆدەی ڕووداوەکەش بوون. بەلایەنەوە سەیر بوو کە چلۆن کوڕێکی ئاوا جوان چاک کە تازە غونچەی گەنجێتەکەی پشکوت بوو ئاوای لێ بەسەر هات. پیاوە بەتەمەنەکانی گەڕک حەیفی جوانەکەیان دەخوارد و دەیانگوت بریا ئێمەیش کاتی خۆی ئاوا لاوێکی جوان باین. ئەوەی بۆ هەڵدەکەوێ بۆ ڕاوکەر هەڵناکەوێ. ژنەکانیش بەدەم لێو هەڵقرتجاندنەوە ڕوویان وەردەگێڕا و بەسرتە دەیانگوت پیف لەو بریایە بەوەشەوە هەرەوەن. کە ئێوارە دەهات ئەو گەنجە جوان چاکە درێژ دەبوو بەسەر چەند بان و کۆڵانی گەڕەکدا ڕادەکشا. ئیدی کەس قۆڵ و جەستەی لێک نەدەکردەوە. سێبەرێک یەکجار درێژ کە لە کۆڵانێک یاخود لەسەر بانێک لەبەر یەک هەڵدەوەشا و لە کۆتاییدا بزر دەبوو. دەمە و ئێوارەیان هەموو کەس چاوەڕوانی بوو. ژنانی گەڕک لە تووتروکاندن دەبوونەوە و سەریان هەڵدەبڕی. منداڵەکان وازیان لە کایە دەهێنا و گردنیان دەکێشا. پیاوەکان کە لە کار دەهاتنەوە هەر لە کۆڵانەکانی ئەو سەرەوە چاویان بۆ دەگێڕا. دیتنەوەی زەحمەت نەبوو، چونکە بەو زەردە پەڕا کراسێکی زەردیشی لەبەردە کرد و ئیدی دەبوو بە تۆپەڵێک ئاگری ئێوارانی گەڕک. دایسا و هەتا بزربوونی هەتاو نەدەبزوود. چەندەی دەخایان کەس نازانێ. زۆر کەس هەوڵیان دەدا بیژمێرن، بەڵام خێرا لە کاتی ژماردندا لە بیریان دەچووەوە. کاتی وا ماڵی ژماردن نییە، کاتی لێڕامانە، کاتی بیرکردنەوەیە. زۆر کەس بڕیاریاندا کە بچن و لەگەڵ دایک و باوکی قسە بکەن. هەندێ کەس ویستیان بەردی تێبگرن و بیترسێنن. ژنان بە پشتم لە قسەکردن ویستیان بە شەرمیا بخەن. بەڵام هیچیان چاری مەسەلەکەی نەکرد. ئەو هەموو ڕۆژەیەک لەو کاتەدا دەچوو ئەو شوێنە و هەموو ئێوارەیەکی هاوین کاتێک خۆردا دەچوو دنیا زەرد هەڵدەگەڕا، ئەویش دەچوە سەربان. ڕێک لەو سوچەیدا کە بەسەر کۆڵانەکەدا دەیڕوانی ڕادەوەساوە و پەنجەی بەرەو ڕۆژئاوای شار ڕادەداشت و ڕق ڕادەما وەک هەیکەلێکی بەردینی سەردەمی یۆنانی کۆن و ڕۆمیەکان بەبێ جوڵە و سرتە و بە نیگایەکەوە کە لە زەردەی خۆرداون دەبوو ڕادەوەستا. چاماژەی شەبەدی بە بەژن و باڵایەکی کشاوە و ڕێک و پێکەوە لە دووردەستەکان ڕادەماوی دیکەس نەیدەدیت. پەنجەی لە گوێسوانەکەش دەترازا. هەیکەلێکی کلاسیکی وەک هەیکەلی ئەسکەندەری مەختوونی کە بە ئاماژەی پەنجە سوپاکەی بەرەو وڵاتەنا دیارەکان بەڕێ دەکرد. شەڕە بێپایانەکان یاخود وەک لێنین کاتێک بە پەنجەی وڵاتی سوسیالیستی پیشانی هەڤاڵانی دەدا. ئەوە تا هەڤاڵان، ئەوە تا زۆری نەماوە. ئەم پەنجەی ئاماژەیە چەندە ڕۆمانسی و چەندە وروژێنرە. دەیانگوت سەیرە، دیسان ئەو شێتە چووە سەربانی. ئەمەیان دەگوت و ڕادەمان تێر نەدەبوون. سەحری ئەو ئاماژەیە ئەوانیشی دەبرد. ئەوسا بە دزی یەکترەوە و بە ئاستەم گردنیان دەکێشا و سەیری ئاسۆیان دەکرد. چاوەڕوانی مۆجزەیەک لە دوور دەستەکانەوە. کەسێک یان شتێک کە لە کەسێک یان شتەکانی دیکە ناچێ. تەنانەت هەندێک لە دانیشتوانی گەڕک فێر ببوون کە بە دزیەوە ئێواران دەچوونە پشت پەنجەرەکان و لەوێوە لە دوورە دەستەکانیان دەڕوانی. لەو شوێنەی ئەو کوڕە کراس ئاڵتونی ئاماژەی پێدەکرد. لە سەیرکردن تێر نەدەبوون. ڕازی ئاسۆ، ڕازی نیگای کوڕەشێتەکەی ئێوارانی سەربانی. هەندێکیان تەنانەت فێر ببوون دەگریان. فرمێسکەکان لە کاتی بوونبوونی هەتاودا ڕوویان لە زیادبوون دەکرد. ڕۆژان هاتن و ڕۆیشتن. پەیکەر ئاڵتونیەکەی سەربانی خەڵکی پێی ڕاهاتەبوون.
ئیدی نەکەس سەری بۆ هەڵدەبڕێ و نەکەس لە ئاسۆی دەڕوانی منداڵ کایان دەکرد ژنان قسە و پیاوانیش بەرەو ماڵ دەبوونەوە. پەیکرا هەڵتونیەکەی ئاماژە ئێستا ئیتر تەنیا خۆی ما بوو خۆی، ئێستا ئیتر تەنیا خۆی بوو خۆی، ئەوەندە خۆی کە چۆلەکە و کۆترە سرکەکانیش لی نەدەترسان لەسەر شان و قۆڵ و پەنجەی ئاماژەی هەڵدەنیشتن و دەحەسانەوە. هاوینێک و زەردەی ئێوارانی بوو کە پەیکەرەکە نەخۆش کەوت. چەند جار بیستی و هەستا کە بچێ بۆ سەربانی، جەستە ئیزنی نەدا، دەبا چووبە، دەبا دیسان پەنجەی ئەڕاستی ئەوێ کردبا. ئەوەی زەردە و تێکەڵی دوورە دەستەکان. چەند جار بدایک و باوک و کەس و کاری گوت، بەڵام کەس یارمەتی نەدا. بە هیوای ئەوەی چاک بێتەوە ئۆقرەی کرد. نەخۆشی تا دەهات خراپتر دەبوو، چاوەکانی غەمگین و غەمگینتر. غەمگین، سیس و کەمێک لەرزۆک لە شەودمی فرمێسکە هەمیشە هەڵنەوەری وەکان. پێڵوەکانی وەک پێڵوەکانی زەوی و ئاسمان لە ئێواراندا نیشتە سەر یەک. بۆ هەمیشە نیشتە سەر یەک. پەیکەرەکە لەسەر بانی نەمرد. کە مرد لە بیرەوەری ویدا بە یادی پەنجەی کراسی ئاڵتونی بەری و ئاماژە سەحراویەکەی تەنیا چەند ئێوارەیەک منداڵان، ژنان و پیاوانی گەڕک سەریان هەڵبڕی و لە بانەکەیان ڕوانی. چۆلەکە و کۆترەکانیش ئیتر نەهاتنەوە. ئێستا ئیدی تەنیا گەڕەکە و ئێوارانی ئاڵتونی و بانێکی چۆڵ لە هەیکەڵێکی ئاماژاوی. خۆشەویستان، ئەوەی گوێتان لێبوو چیرۆکی ئاماژە بوو لە نووسینی فەڕوخ نەحمەتپوور کە لە کۆمەڵە چیرۆکی خۆشترین ڕۆژی دنیا وەرگیرا بوو. شایانی گوتنە ئەم کۆمەڵە چیرۆکە لە ساڵی 2009 چاپ و بڵاوکراوەتەوە.